بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سورة قريش أوشيان طبعا هر مكية عندك دفرمون هر تكميلة وتواوكري سورة فيلة يعني بسرهاتي فيلة أو لإيلافية أو لا مثلا تعليل هوكاري سورة كي بيشوية يعني لبروي هر لبر خاطر قريش كان كات خوي جورها ولاني فيلي شي لناو بردوا بەڵام نا ڕێی بە قۆدەوەیە کە سوورەتی قوڕەیش سوورەتێکی سەر بەخۆیە خوای گەورە باسی ئەو ڕێزەی دەکا کە خوای گەورە لە قوڕەیشیەکانی ناوە لەبەر خاتری ئەو ماڵی خوایەی کە تێیدایە. جا خوای گەورە لە سوورەتەکەیدا وەگەوەی پێیان بڵێ ئەگەر لەبەر هیچ نەبێ لەبەر هیچ خواپەرستی ناکەن و خوا بەیەک نازانن و ڕووی تێ ناکەن لەبەر ئەوە خوا بپەرستن و عەبدایەتی بۆ بکەن کە خوای گەورە بەهۆی ئەو ماڵەی خۆیەوە زۆر ڕێزی لێگرتوون. ئێوە نەک قیامەت دنیاشتان دەستکەوتووە بەهۆی ماڵەکەی خواوە، مادام بەهۆی ماڵی خواوە دنیاتان دەستکەوتووە دەی محاولە بکەن ساحیب ئەو ماڵە خاوەنی ئەو ماڵەش بپەرستن بۆی قیامەتیشتان دەستکەوێت. جا دەفەرمێ لئیلافی قوڕەیش، لئیلافی قوڕەیش لەبەر هۆگربوونی قوڕەیشیەکان. ئیلاف یعنی خۆگربوون، خۆگرتن، خۆشەویستی هەبوونی قوڕەیشیەکان بەچی؟ ئیلافیهم هۆگربوون و خۆشەویستیان بۆ ڕیحلەتە الشتاء والصیف بۆ سەفەرکردن و کاروانکردن لە شتاء یعنی زستان و هاویناندا کە ساڵانە دووجار طبعاً سەفەریان کردووە، سەفەرێکیان لە هاویندا و سەفەرێکیان لە زستاندا کردووە کە مەکە ئەو کاتە هیچی لێ نەبووە. طبعاً ئەو شتانەی کە لە بەرهەمی وشتر و شتی دەستیان کەوتووە بردویانەتە شام و فەڵەستین و ئەو یەمەن و ئەوانە کە سەفەرێکیان تەڵەن بۆ شام بووە ئەوەکێکیان بۆ یەمەن بووە لەوێ ئەو شتانەی خۆیان گۆڕیونەوە بە خۆراک و خواردن هێناویان جا بۆ هەر شوێنێک چووبن. طبعاً لە دووسێ شتی پارێزراو بوون. یەکەم طبعاً هیچ ڕێگر و چەتەیەک ڕێی بەوان نەگرتووە کە زانیبنی خەڵکی مەکەن و قوڕەیشین توانە ئەوانە جیرانی ماڵی خوانە لێیان دەین بیان کوژین خواوەکو ئەسحاب فیلەکانمان لێ دەکات وەکوان غەزەبمان لێ دەگرێت و هەر شتێکیان پێ بوو بێ خەڵک بە قیمەت بە گران لێکڕێون چونکە گوتویانە ئەوەی مەکەیە و جیرانی ماڵی خوای و پیرۆزە و کاتێکیش قوڕەیشیەکان شتێکیان ویست بێ بە هەرزان پێیان فرۆشتەوەن لەبەر حورمەت و ڕێزی ئەو ماڵەی. جا خوا دەفەرمێ لئیلافی قوڕەیش لەبەر هۆگربوونی قوڕەیشیەکان ئیلافیهم هۆگربوونیان بە ڕیحلەتە الشتاء بە کاروانکردنیان لە زستانان و وەسەیفی لە هاویناندا با فەلیعبودوا بپەرستن ڕەب هذا البەیت پەروەردیگاری ئەو ماڵە. ئەگەر لەبەر هیچی دیکەش خواپەرستی ناکەن لەبەر ئەو هۆگریەیان لەبەر ئەو پێویست بوونیان بە کاروانکردن لە هاوینان و لە زستاناندا فەلیعبودوا با بپەرستن ڕەب هذا البەیت پەروەردیگاری ئەو ماڵە الذي ئەو پەروەردیگارەی ئەطعەمەهم کە ئەوانی تێر کرد هەر بەهۆی ماڵی خواوە لە برسیەتی و ئامەنەهم و پاراستنیشی خستنیە ئەمن و ئەمانیشەوە من خەوف لە مترسێک. الذي ئەو خوای ئەطعەمەهم ئەوانی تێر کرد لە برسیەتی ئەو کاتی دەچوون لە شوێنان طبعاً وەک دەڵێ خەڵک شتی پێدەدان و شتی لێ دەکڕی برسیەتیان نەدەما ئێستا و دواتریش خەڵک بەلاک خۆی دەچێت و هەرچی داهات و سامانی هەیەی لێ بەجێ دێڵێت و هەر قوڕەیشیەکان ئەو کاتیش و ئێستاشی لەگەڵ دابێ هەر خەڵکی مەکە قازانج دەکەن و لە ئەو پەڕی خۆشگوزەرانیدانە و هەرچی بەرەو مەکەش دەچێت لەبەر خاتری کەعبە و ماڵی خوای دەچێت خۆ لەبەر جێگا و شوێنەکەی نییە. جێگا و شوێنەکەی تایبەتمەندیەکی تێدا نییە خۆش بێگەر ماڵەکەی لێ بکەیە و ماڵی بۆیە دەفەرمێ لەبەر هیچ نا لەبەر ئەوە فەلیعبودوا ڕەب هذا البەیت با بپەرستن پەروەردیگاری ئەو ماڵە الذي ئەو پەروەردیگارەی ئەطعەمەهم من جوع ئەوانی تێر کرد لە برسیەتی و ئامەنەهم و پاراستنیشی ئەوان من خەوف لە ترس کە معلومە برسیەتی ئەمن و ئەمان دوو نیعمەتن. طبعاً خوای گەورە وەکو نیعمەت باسییان دەکا هەر قەومێک خوای گەورە ئەوانەی پێدا بن چاکترین چاکەی لەگەڵ کردوون. جا ئەگەر شکرانە بژێر بوو بن خوای گەورە بۆی زیاد کردوون و بۆی بەردەوام کردوون
وهەر کاتێکیش خەڵک سپڵە و پێنەزان بوو بێت و ناشکوری کردبێ خی گەورە هەم برسیشی کردوون و هەمیش ئەمن و ئەمانی لێ تێکداون و خەڵکەکەی خستۆتە ترسەوە.